هەی کابرای ئاسایش و دژە تیرۆر و دەستگای زانیاری و تا دوای هەموو ئەم زاڵم و مجریمانە هەیە و کەسەی چەک هەڵەگری ئەبی بە پێشمەرگە لە ڕیزی ئەم تاغوتانەیە بەخوای ئەرز و ئاسمان قەسەم شەو و ڕۆژ سرت لە سوجدەیە بێ هیچ سوودی نییە دادت نادا کافریت بە نەسی ئاەتی قورئان ئەڵڵا فەرمێ زانایان دەفەرمون لە تاریخ و مێژووی خەوارج لەو کاتەوە کە تیرۆریستان دروست بوون تەکفیریەکان دروست بوون خەواریجەکان دروست بوون تا ئەمڕۆ نەزانراوە ڕۆژێک لە ڕۆژان جەیشی خەواریج بەرامبەر کافر بجەنجێت نەبووە هەر لە یەکەم دروست بوونیانەوە بەرامبەر چێ جەنگان چێ پێم دەڵێ ها کاک یەکەم دروست بوونیان بەرامبەر ئامۆزای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام عەلی کوڕی ئەبی تاڵیب بەرامبەر خەلیفەی موسڵمانان عەلی کوڕی ئەبی تاڵیب بەرامبەر زاوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام عەلی کوڕی ئەبی تاڵیب بەرامبەر باوکی حەسەن و حوسێن عەلی کوڕی ئەبی تاڵیب و بەرامبەر تێگڕای سەحابە کە دروست بوون خەواریج بۆ دژایەتی موسڵمانان دروست بوون بەڵام شەیطان بۆی ڕازاندوونەوە و ئیشەکەی خۆیان بە چاک دەزانن لەو کاتەوە تا ئەمڕۆی ئێمە نەزانراوە خەوارج دژی کافر جیهاد کات ئەبەدەن بەڵکو خەنجەرێکە لە پشتی ئومەتی ئیسلامی دژایەتی ئەوان بۆ موسڵمانان کوشتنی موسڵمانانە لە ناوبردنی موسڵمانان لە سەحابەوە دەستیان پێکرد لە عەلی کوڕی ئەبی تاڵیب ڕازی نەبوون وتیان کافرە پێ دوایە ئەمڕۆ لە ئێمە ڕازی بن ناوەڵڵا نەوەڵا من و تۆیان بکەوێتە بەردەست لەوانەیە لە پشتی سەرمانەوە سەرمان بڕن خوای گەورە دەستیان نەدا و نەبۆ ئێمە نەبۆ هیچ موسڵمانێک و نەبۆ هیچ بێتاوانێک کەواتە برا بابیان ناسین و پێیان نەخەڵەتێ شعاری جیهادیان بەرز کردوێتەوە واللهی جیهادیان ناشرین کرد ڕایەتی لا ئیلاهە ئیلا الله بەرز دەکەنەوە سوێن بەخوا ئەوان هۆکارن لا ئیلاهە ئیلا الله بکەوێتە بەرقاچ و پێ باسی دین دەکەن دینیان لای خەڵک کرد بە تیرۆریستی ئایا دیندارێتی ئاوا دەبێ ئێبرا نەزەویان هێشت لە سووریا نە بینایان هێشت نە ماڵیان هێشت نە عائیلەیان هێشت ئەوان سەبەبن ناڵێن وەڵا حکوومەتی سووری زاڵم و دڕندە و خوێن ڕێژ نییە بەڵێ هەموو شتێک بەڵام من بۆ بچم ذەریعەی بدەمە دەست و بیانووی بدەمە دەست بۆی ئاوا بکات بۆ وا بکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بە سەبر و بە تەحەممل و بە حیکمەت دەعوەی کرد کاتێک کە زانی موشریکین قبوڵیانە سڵح بکرێ عەقدی سڵحی حودەیبیەی لەگەڵ بەستن تا دە ساڵ بە هەر جەنگ نەبێت چونکە هەدەفی ئێمە موسڵمان سەربڕینی خەڵک نییە برا هەدەفمان قەتل عامی خەڵک نییە